چەند ڕۆژێکە خۆپیشاندان و ناڕەزایی بەشێک لە هاوڵاتیان لە چەند شار و شارۆچکەیەکی پارێزگای سلێمانی دەستی پێکردووە. خۆپیشاندانەکان دەریان خست هاوڵاتیان لە هەموو لایەنەکان ئەوانەی لا دەستەڵاتن و بەوانش کە ئۆپۆزیسیۆنن نیگەرانن لە ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان و داوای باشکردنی بژێوی ژیانیان دەکەن. یەکێتی نیشتیمانی کوردستان خۆپیشاندانی ئاشتیانە بە مافی ڕەوای خەڵک دەزانێت و لێپرسراوی مەڵبەندی ڕێخستنی ئەو حیزبە لە سلێمانی دەڵێت وەک یەکێتی هەموو توانایەکی خۆیان خستۆتە گەڕ بۆ چارەسەرکردنی کێشەکان لە پێشەمویانەوە باشکردنی بژێوی ژیانی خەڵک. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەموو خۆپیشاندانێکی ئاشتیانە و مەدەنیانین و بە درێژایی وەخت بە بێژوو یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو جۆرە خۆپیشاندانە نەبووین. بەڵام ئەوەی کە ئیسا ببێت ئاڵۆزی لێبۆتەوان و تونگوتیژی لێبۆتەوە ئەمە خزمەت بەو پەیامە ناکا. ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئەو تیمەمان کە لە ناو حکوومەتە و حکوومەت نەتوانێت چارەسەری کێشەکان بکە. ئیمڕۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئاستی هاوسەرۆکەکانمان و کۆمیتی سەرکردایەتیمان بە هەمومان خەریکی ئەوەی دەرجەیەک بۆ ئەم وەزعە بدۆزینەوانەیە کە بتوانین ژیان و موچەی خەڵک دابین بکەین. تا هەوڵێکی جددی هەیە هەرسێ حیزبەکە کۆ بنەوانێ یەکێتی پارتی گۆڕان و کاک شێخ لاهووریژەوە لە بەغا لە هەوڵی جددیایە لەگەڵ هەموو لایەنەکان لەگەڵ هەموو حیزبەکان لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و لێرەشۆ کاک باوێڵ و کاک قوبات خۆی لەسەر خەتە بە هەمومان بتوانین دەرچەیە بدۆزینەوانێ بۆی بتوانین ژیان و گوزەرانی خەڵک باش بکەین و موچەی خەڵک دابین بکەین. بزوتنەوەی گۆڕان پشتیوانی لە داوای خۆپیشاندەران دەکات و لەگەڵەوەدایە سەرجەم پارتە سیاسیەکان دۆخەکە زۆر بەجددی وەربگرن و ئەوڵەکانیان چڕ بکەنەوە بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدراڵی. وتەبێژی ئەنجومەنی سەرکردایەتی پارتیش لە سلێمانی هۆکاری سەرهەڵدانی خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان دەگەڕێنێتەوە بۆ حکوومەتی عێراق کە ئامادە نییە موچە و بوجێ هەرێمی کوردستان بنێرێت. ئەسڵان خۆی کێشەکە بەغا دروستێکە موچە و بوجێ خەڵکی بڕیوە بۆچی بڕێوەتی بۆی ئەم کۆمەلگای کوردی هەڵۆشێنێتەوە نائارامی کۆمەڵایەتی دروست بێ. ئەگینا بەغدا بۆ 1000 ساڵی تر پارە بە کورد بە قەرەبووی قەراغ ناکاتەوە هی هەڵەبجە ناکاتەوە هی بەرزان ناکاتەوە هی گەرمان ناکاتەوە. جوولەکە هۆڵۆکۆستی ئەوە بەسەر نهاتووە ئێستاش مەرج بەسەر ئەڵمانەکان هاسەپێنن. ئێمە لە دەستورە ئەممان بۆدانراوە ئێساوەمان ناماندنێ ئامانج لەمە تەنها یاریکردن لەسەر سەری ئەم پرۆسە سیاسیاری کوردستان. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش پشتیوانی لە داوای خۆپیشاندەران دەکات بەڵام هەر جۆرە توند و تیژیەک ڕەت دەکاتەوە و لەگەڵەوەدایە هەنگاوی خێرا بنرێت بۆ باشکردنی بژێوی ژیانی خەڵک. پێمان وایە خۆپیشاندانی مەدەنی داواکردنی موچە و بژێوی و ماف ئەرکی فەرمانبەر و هاوڵاتی هەرێمی کوردستانە لە دنیا داوایە. بە دوای موچەداگەڕان بە دوای بژێویداگەڕان ناڕزایی دەربڕین کۆبوونەوەی جەماوەری خۆپیشاندان و مارگرتن حەقێکی ڕەوای هاوڵاتی و فەرمانبەر. بەڵام کە دەستی تێبخرێ و شێواندنی تێبکەوێ و سووتاندنی تێبکەوێ و دام و دەستگای حکوومەت بسووتێنرێ و بارەگای حیزبی بسووتێنرێ ئەوە قەتعیەن ئێمە ڕەتی دەکەینەوە بە نەگونجاوی دەزانین بە هۆکاری ئەوەی دەزانین کە خۆپیشاندانەکانیش ئەنجامەکانیان نەتیجە نەگرێ. هاوکات لەگەڵ خۆپیشاندان و نیگەرانیەکانی هاوڵاتیان لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە تایبەت هەرسێ لایەنی پێکێنەری حکوومەت پارتی وێکێتی و گۆڕان هەوڵەکانیان چڕ کردووەتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان و گرتنابەری بژاردەکانی بەردەم تێپەڕاندنی ڕەوشی ئێستای هەرێمی کوردستان. هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هاوڕان لەسەرەوەی خۆپیشاندانی ئاشتیانە و مەدەنیانە مافی ڕەوای خەڵکی هەرێمی کوردستانە بۆ گەیاندن و خستنە ڕووی داواکاریەکانیان. هەر هەمووشیان کۆکن لەسەرەوەی دروستبوونی گرژی و ئاڵۆزی سووتاندنی بارەگا حیزبەکان خزمەت بە دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناکات و دۆخەکە بەرەو ئاقارێکی خراپتر لە ئێستا ئاراستە دەکات. مەریوانە بڵا، کورسات نیوز، سلێمانی.